خۆشی و دڵخۆشی و پێکەنین و چێژی جوانی ژیانە بتان بینم. یارێکی جیاوازم هەیە، من زۆر دڵخۆشم لە بەرەوەی دوو ئەزیز دوو کەسایەتی زۆر جوانی شاری سلێمانی لای منن. وەڵامی پرسیارەمێنەوە زانیاری ژەبەخشین بە هەموو لایەک. ئەوەی کە ئەمێنێتەوە چییە؟ ئێوەم ئەوێ لە دەوری تەلەڤیزۆنە موتان کۆبنەوە یادگاری جوان لەگەڵ پرۆگرامی لەگەڵ هەودایە دروستکەن. هیوادارم هەموو ئێوارانێ پرۆگرامەکەی ئێمە ببێتە یادەوەری بۆ ئێوە. ڕێز و خۆشەویستی هاوکارانم بۆ ئێوە هەر باش بن تا کۆتایی لەگەڵ ما بن. سپۆنسەری جلەکانم کە هەمیشە بەکارێنم کوتاڵی نەبەس باشترینە لای من، چکە جیاوازی هەیە. بەرەودروی نیهایەت و ستافەکەی دەستخۆشیان لێ یەکەم زۆر بەجوانی ئەدورن. سپاسدانەکەم. کێمالەیە کاک سۆران نەخشبەندیەکێکە لە کەسایەتیە جوانەکان و نووسەرێکی زۆر بەتوانایە. ماشەڵا بوارەکانی ئەوەنە زۆرە کە باسی کەم لێەوەی نووسیوە. هەزارها پرۆگرامیەوە هەم لە وتا لە ڕۆژنامەکانە هەم لە فیستیڤالە ئەدەبیەکانە سەرپەرشتیار و بەڕێوەبەر بووە و هەم لە ناوەندە خوێندنیەکان و زانکۆکانە بەڕێوەبەری هونەری و کللتوری بووە. کار لەسەر کللتور و فەرهەنگ و هونەری کوردی زۆرەکە بە تایبەتی لە دەرەوەی کوردستان. سەرەتای دەستپێکی بە شێعر بوو لە ساڵی 1990 یەکێک لە کتێبە جوانەکانی شێعری کوردی نووسیوە کە لای ئێمە و ئێمێوارێ وەڵامی پرسیارمایەتەوە هەم لە وەرگێڕانیشە جێدەستی زۆر بەباشی دیارە. من زۆر حەزەکەم لە وەرگێڕانە پرسیاری لەکەم، پرسیاری زۆر تایبەت و جیاوازم لا هەیە. هەمیشە ویستمە وەرگێڕێکی تایبەتە بێ و پرسیارانی لێ بکەم بە میوارێ من و پرسیارانە لە کاک سۆرانەکەم. خێزانەکەی بە هەمان شێوە شاعیرێکی زۆر تایبەتە و هەم کتێبی یەکێک لە کتێبەکانی خاوەنی خەڵاتە و هەم شعرێکی تایبەتیش کە خەڵاتی تایبەتی وەرگرتووە. بە هەمان شێوە لە ساڵی 1990 نووسێ شێعرەکانی جیاوازە ئەوەی کە ئەم خاتونە جیاکاتەوە لە شاعیرانی تر زۆر تایبەت و زۆر ژنانە و شێعرەکانی هەستێکی زۆر تایبەتایەتێک کاتێک کە خوێنەری ژنە بیت و شعری شاعرێکی ژنە خوێنیتەوە هەستی ژنایەتی و هێزی ژنایەتی زۆر زیاترە بێ. ئەمی وارەی لای منن باس یەکتر ناسینیشیان لێ یەکەم و کۆمەڵ پرسیاری خێزانی شمێ بێ لە پرسیاری ئەدەبی هونەری. جا نازانم لە کاک سۆران ئایا سینەما بپرسم ئایا وەرگێڕان پرسم؟ ماشەڵا بابەتەکانی ئەوەنە زۆرە فۆتۆش هەر یەک و یەک پرسیار فریاکەوە وابزانم. سپاس دەکەم بێتێرەکە جا کامتانی هەردووکتان بێکەوە زۆر جوانە وەڵا ئافەرە و کاک سۆران و کاک نەشمێ هەردووکتان بێکەوە هاتە سەرتا لە من تێگا یاخوا بەخێر بن بەس جوان بوو. یاخوا بەخێر بخێر بن یاخوا نەشمیل خان کاک سۆران یاخوا بەخێر بن. وای ویستم لەپێشە نەمەزانی کاویان تەقدیم کەم ئەمیز ها ژنانە بێ وەزعەکە نەشمیل خان تۆمان کەم و دواتر ویستم یاخوا بەخێر بێن. زۆر سپاس. زۆرم پێخۆشە بێکۆ دانیش. زۆر سپاس. دەڵم خێزانە جوانەیە. هیوایتان دروست باشی و بەردەوامی و هەمیشاو لە لوتکابتان بینم. دوو کەسایەتی جوانە لە نوخبە جوانەکانی نێو کۆمەلگا و ئەدەبیاتی کوردی بەخێر بێن. زۆر سپاس. سپاس بۆ گوڵەکەشتان. خۆتان گوڵم خۆتان جوانن ئەو پێناسەی خۆتانەکە. زۆر سپاس. بەدڵی تۆ چۆنێکتان خەشە لێەوە ئەڵم بە لە هاوسەری خۆشەی سۆ دەست بەکەم دوایی نەڵێ من تاقانە بووم تیانەوە غەدریان لێ کردم. وەڵا مافی تاوتان هەیە لە کۆ دەست پێگەی دەست پێ بکە ئێمە لای خۆمانەوە زۆر فەرقێکی و تۆ ناکەین لە مەسەلەی جەندەرە بەڵام عادەتەن هەر لەیدیز فێرست بێت ئەتوانی لێەوە درستە من تەنها بۆ شوی پرۆگرامەنێ هەنێ قسەی هەیە. نەشمیل خان بەخێر بێ. زۆر سپاس. خۆشحاڵم لەگەڵ ژنێکی بوێر و ئازا و جیاواز و قەڵەمێکی جیاوازتر لەگەڵ تا دانیشم. هیوادارم چێژێ بگەینی بە بینەران لەم پرۆگرامەوە. بەخێر بێ. زۆر سپاس بۆ تۆ هەدایان. ئەمە فرسەتێکی بوو دەرفەتێکی زۆر باش بوو ئێمە. سپاس بۆ میوانارێکەکەتان. پێم خۆشە کە بەرنامەیەکی باش پێشکەش بکەین بە بینەرانتان بە هیوام کە لەگەڵمان بمێننەوانێ. سپاستانەکەم دووبارە. بەخێر بێت لە هەر لەو بیرکردنەوە کلاسیکە یاخود ناجیاوازتر بیرەکەیتەوە لەوەی کە شێعر پەیوەندی بە باگراوندی ڕۆشنبیری و پەیوەندی بە وەستایەکی کارامەیە تا وشەکان بزانێت چۆندا تا شێوە لە کوێدای ئەنێوە و چی تیاکا لە وشەکان یاخود نا تەنها پێ دوایە شێعر وەکو ژنێکی شاعیر تەنها ئیلهامێکە هەستێکە پێویستە لەو کاتیکەم هەستەکەم ئیلهامە ئەم وشانە لە هزری توای یەکسەر بینوسیتەوانێ. زۆر سپاس بۆم پرسیارە لەو بیرکردنەوە کلاسیکیە مەبەستە ئەوەیە کە شاعر ئیلهامە. بەڵێ نا من پێم وانە شاعر ئیلهام بێت ئەوەندەی کە پێم وایە شاعر جۆرێکە لە وەستایی
چۆن ئەم وەستاییە بەدەست ئەهێنیت کەسانێک کە پێم وایە زیاتر ئەخوێنەوە زۆرتر ئەخوێنەوە پێ ئەتوانن نەک هەر بۆ شاعر بۆ ژانرەکانی تریش باشتر و جوانتر بنووسن و جۆرێک لە سەرەتای نووسینە هەر نووسەرێک ڕەنگە لاساییکردنەوە بێ یاخود وەکو چۆن ئەڵێ داڕشتنی ستایلێک بێت لەو ستایلانەی کە تۆ ئەخوێنیتەوە لە هەر شاعیرێکی پێشخۆتە بەڵام پاشتر کەسی شاعر کە ئەمێنێتەوانێ و بەهرەدار ئەبێ لە بوارەکەی خۆیان پەیوەندی هەیە بەوەی کە چەندێک وەستایی بەکارەهێنێ و فۆرمی خۆی جیاکاتەوە و شێوازی خۆی لە دەربڕین لە زمانەکە و نووسین لە شێواز و فۆرمەکەی خۆیان کاتە پێم وایە هەر زۆر لەوە ئەکەیتەوە کە هەر نووسەری لە هەر بوارێکی ئەدەبیابێ ئەبێ تایبەتمەندی خۆی هەبێ بەڵێ بە تەکید وایە من ئەگەر جیاواز نەبم لە هەر شاعیرێکی تر کە هەیە کاتە بۆچی بینووسم من پێم وایە تایبەتمەندی ئەم تایبەتمەندیە جێی خۆتەکەیتەوە یاخود ناخوێنەری تایبەتی خۆت ڕاکێشی یان نە ئەدەبیاتی کوردی پێویستی بەوەیە کە هەر نووسەرکانووسێ تایبەتمەندی هەبێ و بە هەمان تایبەتمەندیەکانی ڕابردوو یاخود سەردەمی خۆی نەنووسێ بۆ ئەدەبیات ئەم قسەیە بەو شێوازەیەکە کۆمەڵێک نووسەریان و ستایلێک لە نووسین لەو ساڵانێک ئەوانی تیا واڵێن ئەژین و ژیانەکەن پەیڕەوەکەن بەلای منەوە پێویست ئەگەر کۆمەڵێکن چەندانەیەکن یەک کەسە ئەو ستایل و فۆرمەی پێش خۆی تێک بشکێنێ وای لێ بکا شتێکی تازەترمان باتێ لەبەرەوەی کە لە ئەساسا مەسلەی ئەدەبیات و مەسلەی هونەر مەسلێکی داهێنانە یعنی من ئەگەر نەتوانم شتێکی تازە بکەم و جیاوازتر لە هەر شاعیرێکی تر کە چێژێکی جیاواز بە تۆ ببەخشم و معریفێکی جیاواز بە تۆ ببەخشم باشتر وایە کە نیکەم ئەنی هەمومان لەوانەیە ڕۆژە لە ڕۆژان شعرمان نووسی بێ و هەمومان ڕۆژە لە ڕۆژان لەوانەیە هەوڵی ئەومان نابێت کۆمەڵێک و شەڕێک بخەین و زۆر جوانیش ببێتن بەڵام کەمن ماونەتەوە ئەو شاعیرانی کە بوونەتە خاوەنی ڕێبازێک و بوونەتە خاوەنی ناوێک و بوونەتە خاوەنی ئەو بەرپرسیارەتیەی کە لایەک لە ئەدەبیاتی بەڵێ لایەک لە ئەدەبیاتی کوردی لەسەر شانیان بە بەرپرسیارەتیەوە هەڵیان گرت دەستخۆش دەسەرژی خاوەنی شەش کتێب یەکێ لەو کتێبانە شعرە یەک کتێبت دەرکری شعری وەستاویت لە نووسین یاخود نە وەستاوی لە چاپکردنی شعر و بڵاوکردنەوەی سەرەتا ڕێگەم بە منیش سپاسی جەنابت و ئێنافید و سڵاو لە بینەرەکانیشتان سپاستانەکەم بەنسبەتی شعرەوە ڕاستیەکەی من ئەو کاتانەی کە دەستم پێکرد بە شعر وەکو خۆتە زانی دیاردەی حەزکردن بە شاعربوون لە هەموو کەسێکی تەمەەن گەنجا هەیە بەتایبەتی لە کولتوری کوردی زۆر هەستی پێویستی بەوەیە کە بەلاغەتێکی باشتر بزانێت لە نووسینی نامەکانیا بۆ دۆستەکەی یا بۆ خۆشەویستەکەی و هەروەها بە حکمەوەی کە خەڵکی ئێمە دایمە خەڵکی هەبوو لە دەرەوەی هەرێمی کوردستان و ئاڵوگۆڕی نامە و خۆتەزانی ئەو سا نامە و شریت و ئەوانە بوو بۆ پەیوەندی تەلەفۆن و فاکس و نازام شتانە نەبوو خەڵک پێویستی بەوە هەبوو کە بەلاغەتێکی باشتریە بێ منیژۆک و هەر گەنجێکی تر دەستم مایە تەبان لە سەرەتا لە خوێندنەوە دەستم پێکرد بە حەزێکی زۆرەوە لە ئەدەبیاتی فارسی و ئەوانەوە هەروەها بە حکمەوەی کە لە مەکتەبیشەوە ئێمە کۆمەڵێک دقە خوێن دوای کەشفیەکەی یەکەم کتێب کە نووسیم ڕاستیەکەی کۆکراوی کۆمەڵێک بەرهەم بوو کە هەمووی وا مەزانی هیچیان بە کەڵکی ئەوە نایەت کە بدڵی بەگوێی خوێنەرە یا بینەرە و قەلەقی دایمە لە خەڵکانی نووسەر و ئەدیب و ئەوانەیە هەیە بەڵام کاتێک کە چۆ بەردیدەی خوێنەرەکان وانە بە تایبەتی من چاوم لەسەر ڕەخنەگرەکان بوو فیدواکێکی زۆر باشیان هەبوو ڕاستیەکەی ئەمە هانیان بۆ نووسینی زیاتر و قاڵبوونەوە لە ناو نووسینی شێعرە بەڵام بە حکمی حەز و ئەوەی زۆرم بۆ بوارەکانی تری هونەر و ئەدەب بەڕاستیەکەی نەمتوانی زۆر لە ناو شێعرا بمێنمەوە و ئێستاش کۆمەڵێکی زۆر شعری چاپ نەکراوم هەیە لە دوای کتێبەکەوە هەر ناوەکەشیانەوەیە ئەو کتێبانەی ئەو شعرانەی کە لە کتێبی یەکەمان نەبوون ئیتر شتی باشی تایە شتی زۆر جوانی تایە بەڵام هیچ کاتێک مەسەرەن دەرفەت نەبووە بەڕاستیەکەی کۆیان کەمەوە بە عنوانیەوەی کە لە چوارچەوەی کتێبێکا ڕەنگە لەگەڵ کۆمەڵێک فۆتۆیە چکە من هەم لە بواری فۆتۆگرافیش کارم فۆتۆکانیشی خۆ بەڵێ نمونەشمان هەیە کتێبەکەی نەشمینێکێکیان لەوانە
ئیشەکانی دواییەنە سەرباسی با بڵێن ئەو تێکستەکانی نووسیوە و فۆتۆکان هی منە گرافیک کراون و لەناو کتێبەکەی ئەوا بەکاراتوە لەشمتان یەکەم شعر کە نارتان بۆ یەکتری ئەو بۆ تۆی ناریاتەوە بۆ ئەوە نار وڵی خۆی ئەوە ئەگەر باسی یەکترناسینەکەمان بکەی ئێمە کاتێک ئەو کاتە سنتەری گەنجان هەبوو من لەوێ لە هەر بیدات کە چوومە سنتەری گەنجان من بۆ ئەو ڕۆشتم کە ئەگەدارێکیان بڵاو کرد بۆ گەنجانەی کە شعریان هەیە بیهێنن ئێمە کۆڕی شعریان بۆ بکەین ئەگەر شعرەکانیان قابلیەتی ئەوەی هەبێ خەڵکی گوێ لێ بگرێ و بە خۆشحاڵیەوە یەکەم کۆڕم لە سنتەری گەنجان بوو من سۆرانم لەوێ ناسی ئەوش لەو گەنجانە بوو کە هاتبوو بەشدار بخێر بە هیچ شێوەیەک ئەو من دوای کۆڕی یەکانم با بڵێن کە ڕۆشت و کرا ئیتر لەوێ مامەواز هینێکماندانە کۆمەڵێکماندانە بە ناوی وێژە و توێژینەوە کە لە کۆمەڵە گەنج پێگاتە بووین هەفتانە کتێبمان ئەخوێندەوانە و دانیشتینۆک و چۆن ئێستاش هەر نەریتا باسمانە کرد بەبوونی کچێکی برادرم کە لە قوتابخانە پێکەوە بووین ئەم هاوڕێی ئەو بوو و ناسیم و یەکتر ناسینێکی ئاسایی بەڵام ڕۆژێکیان من کۆڕی شعریم هەبوو ئیتر لەوە ینی مەساوی یەکتر ناسینێک بوویتر نەبینیەوە فلان کەسە من لەگەڵ برادرەکە مابوو زۆر احتیمامان نەیە ینی بەڕاستێکی نە من نە ئەو کۆری شعریم هەبوو کۆڕە شعریەکان تەواو بوو من تەواو بووم لە شار خوێندنەوە و ئەو هاوڕێم کە پێشکەشیە کرد وتی هاوڕێیان ئێستا کێ پرسیاری هەیە ئەوانە لەو کاتە دەرگاکە لە پشتەوە بوو ئەم ئەهاتە ژوورەوە کە هاتە ژوورەوە بەسەر بە حسابی خۆی سەلامەکە سەلامێکی بۆ من کرد منش لە من وایە ئەو پێشتر هە لە ناو قاعەکە بڵێ پرسیاری هەیە یەکسەر بەمی تەنیشت مەمود وتم قەدەرچیەکە بۆ شێوازە بوو ئیتر کە بانکی کرد هات دانیشت لەسەر مێزەکە و وتی بەڕاستەکە من ێستا هاتمە ژوورۆ هەگام لە هیچ نییە هیچ کام لە تێکستەکانم نەبینیوە بەڵام دایلەکەم کە شارەکانی خۆیم باتێ بەو پێ بێ من یەکەم کەس شعری خۆمیاوە ئەو کۆمەڵە شعرەی لە ناو دەفتەرێک کابوو لەو کۆڕە خوێندمەوە پێمە کاتە من یەکەم گەزم کە شعرەکانی خۆمیا بوو دەستخۆش دەستخۆش دواتر ئەو شعرانی کە باسە کردوت لە کللتوریەمە گەنجان بۆ دەربڕێنی هەستیان کە بە قۆڵیەکەونە دڵداریەوە لەو شعرانە هیچ بۆ ناردواتر تۆ بە شعر وەڵامە نایە بە شعر باز لە شعرەکانی ئەو ڕاستیەکەی بۆ جوابی پرسیارەکە و 100% وامان کرد بەڵام ڕەفیقەکان و ئێوەش و خوێنەرانیشمان بێبەش نەکرد دەگەر دیقەت بێ لە ناو شعرەکانی منیشا لە ناو کتێبەکەی لە کۆڵانەوە تا باخەم کتێبەکانی نەشمیلیش زۆربەی زۆریان ینی خەڵک کاتێ بیخوێنێتەوە من لەوێ بم یەکسە سەیری منەکە یاهی من لەبەرەوەی کە زۆربەی زۆری سوورە و ئێمە ستایڵی نووسینی ئێمە یعنی ناڵێم من زیاتر نەشمیل دۆمستیک لیتریچەرە ینی ئەوەی کە پێڵێن ئەدەبی ماڵی ئەدەبی خانەگی ئەو ئەدەبەیە کە وێنە و ئلمنت و ئەنسوورەکانی زیاتر لە ناو ماڵەکانە نەک لە دەرەوە ماڵ و دەریا و فەنتازیا ئەوانە هەربوو تاوکردنی و ئەگەر قسەکەی پێ نەبڕم پێم وایە کە ئەو کەسێ لە ئەدەبیات ئەنووسێ بە تایبەت شعر ئەبێت ئەو شتەی ئەینووسێت تا ڕادەیەک وەکو ئەڵێت لەمسی کرد بێت پێی گەشت بێت بۆ ژنێکیش کە کاتەکانی لە نێوان ئیش و ماڵەکەیەتی باشترە لە جیاتی ئەوەی باسی ئێوارەی وەنەوشەیی پەروانەی ئەها ئەم جۆرەشتانە بکە کۆمەڵێ دەستەواژە بەکاربێنێ کە لە واقعی ژیانی خۆیەتی و ئەمەش بە ئاسانی ناکرێت بەڕاستی بۆ تەواوکردنی قسەکەی سۆران هەر ئەوەیە کە ڕاستە من زۆر سوودم بینیوە لەو دەستەواژانە و لەو ئلمنتانی لە چواردەوری خۆما هەن بەڵام هەر وەکو ئەچمۆ سەر پرسیارەکە یەکەمە بەڵام وەستایەکی باشی ئەوێت تۆ بتوانی ئەم شتانە بخەیتە ناو قاڵبێکی شعریەوە کە پێیان ئەوەترێ مەسەلەن هەندێ و شەهەن کە خەڵکە لێ ناشعریە و هەندێکی شعریە تۆ لەکوێ تۆ هەندێک دەستەواژە هەیە کە ئێمە گوێمان پێڕاهاتووە گینا هیچ شتێک نییە ئێمە نەتوانین بیکەین بە شاعر وەک چۆن هیچ شتێک نییە ئێمە نەتوانین چیرۆکەکەی باس بکەین لەبەرەوە زۆر گرنگە کە هەر شاعرێک سوود لەو بینینە لەو نووسینە ببینێ کە بینیوێتی کە دەستی هەرچێک لە گەردوونە هەیە ئەکرێ بکرێتە شعر بە ئاسانی بەڵام ئەو کەسە خۆی ئەزمموی کردبێ بەر ئەو ئەزمونە کەوتبێ وەکو چۆن ئەڵێت تۆ ئەگەر باسی گەرمی بکەی من ئەگەر تۆ گەرمات بەر نەکەوتبێ نەسوتابی قەت ناتوانانی وەکو ئەو کەسی کە سوتاوە باسی سوتایی بکەیت ئەنی ئەبێت تۆ بەرەکەوتبێ ئەو حەز ئەەکەی کاکسۆران لە چ بوارێکیا زیاتر بیبینیت سینەما شعر یاخود
والله بینینەکەی من چۆنە لەبەرەوەی بەڕاستی ینی کورد دەڵێ وەصفی بەرەوە ڕووزەمی پاشە ملەیە بەڵام حەزەکەی لە چاوی بینی زۆرترین کاریانی سۆران وڵی هەر لە بەشی کللتوریا ئیش بکە هەمووی بەڕاستی ینی ناتوانم یەکشت دیاری بکەم چونکە ئەیبینن زۆر جددیە و زۆر بە وردی ئیشەکانەکە و خەڵکی وامان زۆر کەمە ینی هەمانە بەڕاستی پێویستمان پێێتی ینی وەکو کورد ئەڵێم پێویستمان بە کارەکتەری وەکو سۆران هەیە لە هەموو بوارەکانە چونکە وازی لێ ناهێنێت مەسەلەن بیەوێت بردێک هەڵگرێت تا نەی خاتە جێگەکی خۆی لێ ناگەڕێت ینی ئەمەش ئەگەڕێتەوە بۆ هەندێک شت کە ئەوەیە پشوو درێژە و شارەزایە و ئەزانێت کە گرنگی ئیشەکەی چەنێکە ئەنی خۆی قیمەتی ئیشەکەی خۆی لایە پێش هەر کەسێکی تر ینی چاوەڕێی دەستخۆشی و چەپڵەی بۆ نمونە من ناکایە هی تۆ ناکای هیچ کەسێ ناکە ئەوەی گرنگە بەلایەوە ئەوەیە کە پێی وایە و واشە لە حقیقەتە کە ئەو کاری ئەو ئەیکات ئەگەر ئێستش نەبێت لە داهاتووە گرنگی خۆی هەیە بۆ هەموو میلەت نەک بۆ بە بڵێن شخصی خۆیان شتێکی تایبەتی بێت کاکسۆران خاوەنی چەند مناڵن دوو مناڵمانەیە خاڵێتان حەز ئەکەناوانیش لە بواری ئەدەبیاتە بە هەمان جۆری ئێوە بن یاخود نا وڵا وەکو حەزی ئێمە طبعاً حەزەکەین بەڵام ناشتوانین ینی بە هیچ شێوەیەک وەکو چۆنەڵی پاڵیان پێوە بنین ئەگەر زۆر خۆیان حەز نەکەن ئەو شتەوا بێت بەڵام خۆیان هەر لە ئێستاوەتیانە دیارە ینی کاکە ئاساجان کە تەمەنی 13 ساڵە و وارە کە بۆ بە 8 ساڵ وارە لای خۆتان لە NRT کلیبێکی زۆر جوانی بۆ کراوە بڵاو بۆ لەسەر پاییز کاتێک کە سەرەتای پاییز بوو حەزێکی زۆری بۆ موزیک و بۆ بە تایبەتی بۆ وێنەکێشان هەیە و بەردەوام خەریکی ئەو شتانەیە ئاساش وەکو کوڕێکی گەنجارە سەرەتا حەزی لە بەدی بڵدین و خۆ دروستکردنوانەیە ئەخوێنێتەوە سەیری کۆمەڵێکی زۆر فلیم و شتەکات یعنی زۆر وەرگرێکی زۆر باشە ئێستا هەستەکەم لەو کاتەیەکە زۆربەی شتەکان جارێ بە زۆرە گرێبەوەی کە دوایی خۆی قرار با بڕیار با کە بەرەو کامیان دوای وێنەکان حەزەکەم باسیەوە بکەین چۆن ڕێنوێنیمانەکەی بە تایبەتی ودای کۆباوکانی کە هەمیشە حەزەکە مناڵەکانیان خوێنەر بێ لەسەر تای دروستبوونیانە بەڵام ئێستا بەداخەوە تەکنۆلۆژیا و ئایپاد و موبایل ئەو لایەنەی بردووە هەرچەند کتێبی جوانیان بۆ کڕی ئەچێتەوە سەر ئەو بابەتە حەزەکەم دواتر قسە لەسەرەوە بکەین کاکسۆران تۆ لێرەیت و وەکو کەلتور هەمیشە کاری باشت کردووە ئەم وێنێ کامتان جواب بمێنەوە بەدڵی تۆ پرسیار بکە هەر کامێکمان کاکسۆران ساڵی چەنە؟ ئەمە وێنی هاوسەرگیریەکەتان وڵی ئێمە چەند هاوسەرگیری بە چەند جارێ هاوسەرگیریمان کردو بە حکمیەوەی کە لە ساڵی یەکەما کە ساڵی 2004 بوو بە حکمی ئەوەی کە خۆمان زۆر مەشغوڵ کرد بە دروستکردنی ماڵەکەەوە نەمانتوانی وەکو حەفلە و ئەو شتانە زۆر شتێکی گەورە بکەین بەڵام دوایی ساڵانی دوایی هەموو چواری یەکێک ئێمە هەموو برادەرەکان و خزم کەسکارمان کۆ کردەوە لە هۆڵاتی پێی مۆسیقایانی تقریبا هاوسەرگیری یادی هاوسەرگیری بەڵام تقریبا هەروەکو هاوسەرگیری بوو هەروەکو حەفلەی ئەوە بوو سۆ ئەمە ساڵێک دوای ئەوەیە کە وابزانام 2005 ئەگەر 6 عفو 2006 و یەکێ لە یادەکانی هاوسەرگیریمانە خوا لە یەکتان نەکە هەربزی وێنی دواتر خاتونە شمیل چەند جوانی زۆر نەگۆڕاوی واللهی هیوام بەڵام ئیتر ئەش گۆڕی چۆن لەویایە تقریبا لە 4-5 ساڵێک ئەبم بەڵام ئێستەیتر زۆر گەورەترم لە کاتە ئەوە کوێیە هۆڵی چەوە هۆڵی سلەیمانی سنتەری گەنجانە سنتەری گەنجانە ئەو کۆڕێکە باس کرد یەکەم کۆڕ هە لە ناو سنتەرا بوو هۆڵەکە لە پشتی سنتەرەوە ێستا شەرماوە ئەمە مناسبەیەک بوو یادی دامەزراندنی سنتەری گەنجان بوو من شاعری میوان بووم لە ناو یادەکەیە لەوێ دقێکم خوێندەوانێ بەڵام هەر ساڵی نەوەیە هەر ساڵی نەوەیە پێم وا بێ مانگی 7-8 نازانم بەس ئەزانم هاوین بوو ساڵی 1990 شار کاکسۆرانسێ دیقەتی چیم ما تێبینی چیم کردی کۆرێکی زۆر سادا بەڵام هەموو کەسایەتەکان کە لەوێ پێشکەشیان نەکرد پڕمعریفە بوون حەز و خولیایەکی زۆرە ئێستا واو هەمووی زۆر مویمە تەکنیک و لایەن بەڵام ناوەڕۆ کچێکە و بۆچی ئیشەکەین وێنەی دواتر
کاکسەر ماشەڵڵا جوانی وڵی توش زۆر نەگۆڕاوی هەستەکەی وڵات دڵی خۆش کردی سەکەرۆکە خۆیەتی نا دڵتا خۆش ناکەم ڕۆحێکی جوانتانەیە ڕۆح کە جوان بوو کە ناجوان ئەمە کوێە؟ وەڵامە من 99 چوومە ڕێکخراوە دیموکراتیەکان لەوێ سەرەتا لە مجلەیەک و کە مجلەی ڕۆشنگەری بوو دوایی کە ساڵانی دواتر کە جەریدەی چاودێرمان دەرکرد ئەمە تەسەورەکەم ئامادەکردن و شتیەکێ لە مێزگردەکانە چکۆ مێزگردمان زۆر ئەکرد بۆ ئەو کاتە بۆ گۆڤارەکان ڕۆشنگەری ئەوانە لەسەر زۆربەی بابەتەکان قسەمانە کرد تەسەورەکەم ئەو کاتانە بێ نازانین دقیق ساڵی بە لە 100 نازام ساڵەکە بەڵام مشکلی کاتی هەیە دایمەن هین ئەبێ بەسەوە من ئەو کاتە نەمناسیوە گینا ئێستا ئەمزانی یەکسەر من هینەکانی خۆم لەبەر ناکەم هینەکانی ئەو لەبەر ئەو لەبەر ینی هەر بەڕاستی ئەرشیفیشم کامە من دایمەن گرنگی زۆر نایەن بە ئەرشیف بەداخەوە ینی ئەم شتاڵم ئەگینا بە شوێنی دواتر باسی ئەمەمان دەکە لە ئەمە تا ئێستا باسم نەکرد بەڕاستیەکەی من هەموو جارێکە شتێکم هەیە بۆ برادەرەکانم دایانشڵەکێنم تووشی سەپرایزیان بکەم ئەمە من بە حکمیەوەی کە برای گەورە خۆشەویستم کاکمایە نەخشبەندی کە یەکێکە لە زۆر کەسە بەتواناکان لێرەوە ڕێز و سڵاوم هەیە بۆی مامۆستای من بووە لە سەردەمانێکا وێستەژە بە مامۆستای خۆمی ێزانم لە بواری هونەری جەنگیا ئەو تقریبەن یەکەم کەس بوو داهێنەر بوو لە کوردستانە کە لە شکلی قوتابخانەیە بیکات اینجا بە حکمیەوەی کە من لێرە زۆر دەستم پێ کرد و زۆر قاڵ بوومەوە تایە ئیتر پێویستمەوە بوو کە خۆم تێستکەم ینی بڵێم گەشتومەتە چه ئاستێک بۆ ئەوە چوومە دەروی وڵات لە تاران ئەمە تارانە لە کاتی بەڵێ لە کاتی ئیمتیحانی بتوڵەیە یاخود نەخێر ئەمە پێش بەتوڵەکەیە ئەمتیحانێکمان کرد بۆەوەی کە بزانین ئایا ئێمە شایانی ئەوەین کە نەخێر بۆی کە ئیمتیحانی مامۆستایەتی بوو نەک ئیمتیحانی بردنەوە دۆڕان من ئەو کاتە 1-2 ساڵ لە ئێران ژیان ئەو کاتە سەرپەرشتی تقریبان لە 5 شار کاگومایانی برام لەوێ قاعی گەورەی هەبوو کە نزیکەی 2000 کەس تەلەبەی ئەو بوون لە بواری هونەری جەنگیا و منیش هاوکاریم کرد ئەو کاتێک کە ئەو گەڕایەوە ئێرە من لەوێ ئەمامەوە ئێستا بەردەوام نیتیە بۆ خۆم بەردەوامم بۆ خەڵک نایانی وەکو مەدرسە و قوتابخانەنا بەڵام بەڕاستیەکەی سوودێکی ئەزەلیم لە بواری وەرزشی و هونەری جەنگی وەرگرتووە بە حکمەوەی کە جمناستیکمانە وایە بکردایە یۆگامان بکردایە و ئەو شتانە ئێستاش من هەموو شەوێک ئەوەی کە جەستە پێویستێتی بەڵێ تۆ هاوکاری جەستی خۆتەکەی وێنی دواتر خاتونەشمیل بڵێ ئەمە تارانە داوەتی کۆنگرەی زمان بووین ساڵی 2023 کۆنگرەی زمانی کوردی لە جامعی تارا لەگەڵ سۆران ڕۆشتینەوە ساڵە و کۆنگرێکی زۆر باش بوو کە بەشی کوردی جامعی تاران ئامادە کردبوو بەڵێ ئەوە لە میترۆیە لەبەرەوەی ئەو کاتە تیارە نەبوو بەڵێ بڕی تیارە نەبوو ناو میترۆیە تا چاوەڕێچین پاسەکان بێت و پێم وایە شعرێکی حافظ ئەوان پێڵەن فاڵی حافظ ئیتر مناڵێک پێی بوو لەویا کڕیمەوە و خوێنوانێ جوانە کێ وێنەی گرتووی وێنی دواتر ئەمە بۆ باسکە ئەمە یەکێک لە کۆڕەکانی چوارچێوەی فستیڤاڵی لاوانە بۆ ئەدەبیات تەسەورەکەم سلێمانیە بەڵێ سلێمانیە مەهۆڵی دیالۆگە ئەو کاتە هەم فستیڤاڵی گەلاوێژ لەوێ ئەکرا و هەم فستیڤاڵی لاوانیش لەوێ ئەکرا ئەمە تەسەورەکەم ساڵی 2000 یا 2001 ئەوانە بێت بەڕاستیەکەی چکە ئەو کاتانە یەکێک لە شعرەکانی خۆمە خوێنمەوە لە ناو فستیڤاڵی پێم وایە بەشدارە وەکوین ئەگەر ناوەکان لەسەر ئەو واردبۆردە دیارڕێمان و بەڵێ ناوەکانە وزانم پێشبڕکەیە ئیتر نازانم لەو کاتیا چۆن بووە بەس لەو باوەڕیان پێشبڕکێ بوو بێ ناوەکان ئاوان تۆ نایناسی لەو تەمەنێ پێم وایە بە ئەمە 2002 ئەنی دایمەن بەجلەکان یازانم بەجلەکان یازانم ئەوە چ ساڵێکەوە 2002 بەڵێ باش وێنی دواتر
ئەوە هەر کاگوایانی برامە براتە بەڵێ ئەو کاتە ئەوان شانۆگەریەکیان حازر کردبوو و ئەو یەکێک بوو لە ئەکتەرەکان لەسەر شانۆکە ئەمە دوایی ئەوەیە کە شانۆکە تەواو بێ منەگەرم ڕسمە نەبووایە بەڕاستی بە هیچ شێوەیەک بیرم نەمابوو ئەو ڕووداوە ینی ئەوە گرنگی یادگاری وێنە لەوێایە دەرەکەوێ و دوایی لێم پرسیوەوە کە ئەمە بزەبت چی بوو ئەم معلوماتێکەوە جەنابەتی ئێم دوایی وەرم گرتوتەوە ینی کە تەفاسیلەکەی چۆن بووە شانۆگەریکی زۆر زۆر باشیان کردبوو بە ناوی جەنابی دکتۆرەوە ئەمە دوای مناسبەی دوای هینەکەیە کە خێزان و ئەوانە ئەچەند ڕسمەگرن بە یەکەوە پێم وا بێ هۆڵی دادەی سلێمانیە ئەنجا هەودا یاشتێک زۆر وڵای ئەوە تەسەورەکەم 6 ساڵ و ئەوانە عینەوە چێر ئەوە نەبێ زۆر گرنگە بیڵین بەڕاستی ینی هەرێک لە ئێمە مەسەلەن ئەوانن بوونمونە من وەکو خۆم سۆران وەکوی کە من تازەیەکێکم لە ئەندامانی خێزانەکەی خەرزاری خێزانەکانمانین بە تایبەتی خوشکبرا گەورەکانەوە بەڕاستی لەبەرەوەی کە ئێمە من هەم مناڵی بچووکم ئەو هەم مناڵی بچووکی ماڵە دایمەن گەورەکان وەکو چۆن کوردەواریاڵە گەورە ئاڕژێ بچووک پێی لێنێ تۆ کە گەورەکان تەبینی بە شتێکی باشەوەسەرقاڵن بڵێ تۆش وردە وردە بەرەو ئەو تەرەفە ئەڕۆیت بەرەو ئەو لایە ئەکشیت لەبەرەوە زۆر قەرزاریانین من زۆر سپاسی خێزانەکەی خۆمەکەم هەر هەمویان یەک بەیەک هەر لە دایکمەوە براکانمەوە خوشکەکانمەوە هەمویان بە تایبەتی و بەڕاستی سواسی خێزانەکەی سۆرانی شەگەم چونکە بەڕاستی ئەوانش خێزانێکن کە تێگەیشتنیان هەیە بۆ ئەدەبیات بۆ هونەر دایکی سۆران بەڕاستی شاعیرێکی زۆر زۆر باشە و شعری زۆر جوانی هەیە پێم وابێ تەندروستی باش نیە هیوادارم دایکی تەندروستی باش بێ زۆر سپاس هەر سەرکەوتوو بێت زۆر سپاس شعری بۆ خوێنیتەوە وڵا شعری بۆ ئەخوێنمەوە پێی جوانە شعرەکانم و شعرەکانی ئەوش زۆر جوانن شعری زۆر شعری جوانم بۆ خوێنێتەوە هەرچیەک تازە بنووسە پێم ئەڵێت بەڕاستی خانمێکی سەنگینە و سەری دەرەچێت لە بواری ئەدەبیاتە بەڵێ پێم خۆشە یارمەتی ئەمیان زۆر زۆریەوە بەڕاستیەکەی وەکو نەشمیل باسی کردایکم وەکو ئەدیبێک وەکو شاعرێک کە نەیتوانیوە ئەو خەوەی بێنێتە دی و ئەوانە دوایکەوێ باکمیەوەی کە خۆ دەزانی هەم وەکو عیلەی نەقشبندی تۆزێ ئاسان نەبووە ئەوە بکەیتووە وەکو ئەوەی کە هینیشتە بێت ینی بەردەوام لە پشتمان بوون توانیانەکە هاوکارمان بن بۆ زۆر شت ئەم وێنەیە ئەمە سلێمانیە تەسەورەکەم ساڵی 94 و ئەوانە بێت ئەو کاتانەیە کە من لێرە ئیتر لە قوتابخانەی هونەری جەنگیەکانی ئێرە لای بەڕێز کاگومایەن لەوێ دەرسم وەرەگرت و فێری دەرسی هونەری جەنگی و جمناستیک و یۆگا و ئەو شتانە و حتا دەرسی فەلسەفەشمان هەبوو لەو کاتەیە ئەمە توی وەنیە؟ بەڵێ ئەوەی لای ئەوە بەڕێزێکە کاک سەربەستێ سازانە دەروی وڵاتە وتمزانم کاک مزەفەری براونی ئەوە هەر ئەوە بازەکە لەو ڕسمانە بزنەزانم نەبێت زۆر باشە ئەمە وێنەکان بۆ بەردامە بم لەگەڵتانە هیوادارم خێزانی هەردوو لە شکۆ و لە تەندروست باشیە کاتی ڕەکلامە بە ئیزنی میوانەکانم و بە ئیزنی ئێوە دواترە گەڕێەوە بینەرەکانم ئەمە بە یەکێک لەو بەرنامانەی کە فریا هیچ پرسیارێ ناکەوم فریا هیچ ئەو شتانە ناکەوم کە خۆمەمەوێت چکە یەک دنیا شتمدانەوە بەڵام ترسم فریا نەکەوم و خێرا باداوای تێکستی بکەم لە خاتون نەشمیل ئەو تێکستەم بۆ بخوێنەرەوە کە خەڵاتە بەدەستێناتێیدا و باسی کتێبەشم بۆ بکە کە خەڵاتەکە وەرگە کە خاوەنی 4 نامیلکە شیاریت بەڵێ کتێبەکە سەرەتا باسی کتێبەکە بکەم ئەم کتێبێ خەڵاتی بردووە و 2 هەفتە نابێت کە خەڵاتەکە لە شاری سنەی خۆشەویست بەدەستی هێناوە لە خەڵاتەکە بە ناوی یەکەمین خەڵاتی کاڵ بۆ بەرهەمە ئەدەبیەکان کە بەس شعر نییە و لە ناویانە چیرۆک و ڕۆمان و ئەمانەش هەیە بۆ هەموو کتێبەکەی خەڵاتەکە دیارە لەسەر کۆمەڵێک ئەساس ئەم
بڕیارە دراوەکە ئەم کتێبەیەکێک بێ لەو کتێبانێک کە خەڵاتەڕا بە دوو بەش بووە بەشێک بوو ئەو کتێبانەی کە چاپکراون وەکو ئەمەی منوە هەندێکیان کە چاپ نەکراون کە خەڵاتیان بردووە وەکو ئەو دقەی کە پێت خۆشە بیخوێنمەوانێ و خەڵاتی بردووە بەجیا ئەویش هەر لە ناو ئەم کتێبەیە بەڵام کەواتە و دقە دوو جار خەڵاتی بردووە جارێکی ئەوەی کە لە ناو کتێبەکە جارێکە خۆی وەکو دقێکی تەنیا کنسوڵخانەی ئەمریکی لە شاری هەولێر ئاگداریەکیان کرد کە دقی ئەدەبیان ئەوێت لە شارە کە پەیوەست بێ بە بابەتی نهێشتنی جیاکاری ڕەگەزی و با بڵین دیفاعکردن لە مافی مرۆڤ و مافی ژنان و هەتا ئاژەڵان و هەموو ئەو بوارانەی کە پەیوەستە بە مرۆڤەوانێ لە جیاکاریەکانە با بڵین ئەو کاتە و دەقەم نرد بە خوشحاڵیەوە لە نێوان 158 دقا سێ دقە هەڵبژێردرا کە دوو کاکەی تر لەگەڵ مابوون ئەوانیش دقەکانیان خەڵاتی بەدەست هێنا بوو چوونە کنسوڵخانە و لێ با بڵێن سوپاسنامەی ئەوانمان پێوەرگرت پێم خۆشە کە ئێستا بیخوێنمەوە بۆتان بە هیوام کە کاتان هەبێت و بینەرەکانتان تێکستە بەسەرمانە تێپەڕێ و غەدر لە خۆم و لە پرۆگرامەکە و لە ئێوە لە بینەرانەکەمەوە زۆر پێسمان پێێتی زۆر سپاس هەیکەکە بۆ چاکەم ئێستا خۆم کێشەگەر کێشێکی من هەڵست زامون بووە تۆ ئەزێت مەکێشە سپرایزی هەیە ئەزێت مەکێشە ئێستا خۆم ئەم کرد ڕازێتە لەقەکە ناوی ژیان لە مندایە بەدەستەکانم قۆپچەی کراسە سپیەکەی ژیاندا خەم قژی بۆ داهێنم ئەینێرم بۆ مەکتەب ژیان لەبەر هەتاوە هەڵەخەم مێروی بێزاری لێ تەکێنم من ژنم دەتوانم زەوی لە ژێرگوڵی کراسەکەمدا بشارمەوە و خۆم بە دەوری خۆردا بسوڕێمەوە نیشتیمان لە لەپی دەسم بچووکترە ئەو کاتانەی لە ژێر سەری کۆرپەکەم دایدەنێ من ژنم مانگ لە سینەم و دەشت لە پشتم و شاخ و ئاو لە ڕۆحمدان ئەستێرە لە پرچمە ڕژێ چەند جارمە کوژیت چۆنم لە ناو دەبیت لە بنایە ژیان لە مندایە ژیان جارێک وەک منداڵێکە بە گوڕوگاڵیە خەم جارێک پیاوێکی عاشقە و لێوەکانی ماچ دەکەم جارێک بریندارێکی جەنگە و من تیماریەکەم من ژن و ژیان لە ناوکمەوە فواراکە ژنم دەتوانم سەرەمێکتە لە ناو خۆمدا بکەم بە پیا و بە ژن ژیان لە مندایە چەند جارم دەردەکەیت چەند جار زیندانی مەکەیت چەند جار پێتەکرێ ئەتکم بکەی ژنم من ژیانی تۆم ژنم من ژیانی تۆم لای چەب بمیان ڕاست من تۆم تۆ ئەگەر ژیانی من تۆم ئەگەر ڕووناکیت بەهاریت سەوزاییت ئەگەر مینا و گەردانەیت من تۆم من جوانیم من هەموو بوونم تۆ چیت دەستی کورتی بێناو نیشانی بەرد فڕێدا گوڵم بۆ بێنە دەبم بەدایک تو لایەت بۆ کەم چیرۆکی کچە جوانەکانە بۆ باسەکەم دەست دەخەمە ناو دڵم و حرفی سوورت بۆ دەدۆزمەوە لە یاسمینی خۆم بۆنت بەش دەدەم واز لە کوشتنم بێنە ئاخر کێ دەست دەخاتە قورگی جوانی و لە ناوی دەبا مەکەوە جەنگ لەگەڵم من ژنم هەمیشە جوانیەی باتەوە ڕووناکی سەرەکەوێ مەکەوە جەنگ لەگەڵم دەبمە خوشکت و
جلە پیسەکانە بۆ شۆم لەگەڵتانان دەخۆم بە نوکتەکانە پێکەنم لە ناو کچانی گەڕەکە بە سیمووەکانی سەرشان دەکەم پیاوەتی داوەدانتر دەکەم من ژنم ژیانم لە دەستە کێ دیویە ژیان لە ئاودا بخنکێ بە ئاگر بسووتێ لێگەڕێ ببمە خۆشەویستت منداڵی چاوجوانمان ببێ ژیان بە شەرتەوە نابێ بەڕق هیچت لێم دەست ناکەوێ من ژیانم ژیان ناخرێتە زیندان ڕیسوا ناکرێ نامرێ زۆر سپاس. دەستخۆش. هەر ئەگەر لەسەرم کتێبا قسە بکەین بەڕاستی کتێبێکی زۆر زۆر تایبەتە بەلای خۆشمەوانێ بۆ لەبەرەوەی کە کتێبێکە ئەگەر سەیری مۆنتیڤەکانی ناوی بکەین هی بەڕێز قەلەمی جەمیلە کە تایبەت بەم کتێبە کراون و ئەگەر سەیری ناونیشانی کتێبەکە بکەیت تەنها لە سێ پیت پێگاتووە و ئەتوانم بڵێم کە ئەمە توانای زمانی کوردی دەرەخا کە ئەتوانێت بە تەنها سێ پیت ڕستەیەک دروست بکە و کۆمەڵێک دوو جۆر لە شعری تایە کە هەندێکیان زۆر کورتن تەنها یەک ڕستەیە و هەندێکیان چیرۆکێکی بەڵێ هەندێکیشیان ئەم دقی ئێستا خوێندمەوانێ تا ڕادەیەک درێژە ئەگینا هەموو شعرەکانی ترینا و ئەم کتێبە بۆ شێوازە نیە بەڵێ و ئیتر نازانم ئەگەر کاتە بێ دواتر باسی کتێبەکانی زۆر باشەوە دوخۆشە بێت بە کاکسۆران نەڵێ غەدرم لێکەن ئەمڕۆ چییە وەزعەکەەوە نیە باشە بدڵنیان بیرۆکە و بابەتی جیاوازت هێناوە تۆ لە دوای بەدەستێنانی بڕوانامەکە و بەتەمای چیت و بۆ ئەو بوارە خوێندت کەلتور تا چەند گرنگە پرسیارەکە زۆر گشتگیرە چکە ئەمێ کاتە بێنە وەڵامە ماشە سپاس وڵا هەر ئەو خەمەی کە ئێمە مانی کە ئاوڕێک ئینەوە ئێمە لە مێژووە کۆمەڵێک بۆشاییمان هەیە پڕمان نەکردوێتەوە بۆیە لە داهاتوە زەرری زۆری لێیاوین یەکێک لەو شتانەی کە من پێیم پێ بردووە بەڕاستیەکەی بواری کولتوریەکەیە کە چکە نەتەوەی کورد ئەمە وەکو نەتەوە باسی هەر چوار پارچەکەکەم و بە پارچەی پێنجەمی شەوە کە دایاسپۆرای و لە دەرەوەیە بەبێ جۆگرافیا بەگشتی ئێمە نەتەوەکەمان پێکاتەیەکە لە ینی لە سەرەتای شارستانیەتەوە ئێمە لە کولتورەوە سەرهەڵێن ینی ئەو شتانەی کە دۆزراوەتەوە کە ئینسان لە وەحشیگەری و لە ئەوەوە هاتووە بۆ بەرەو شارستانیەت لە سەرزەمینی ئێمە دۆزراوەتەوە کە پێشتر مۆزوپۆتامیا ئەوانە بووە ئێستا کە مەسەرەن بەشی شوێنەواری زانکۆی سلێمانی هەر ڕۆژەی لە شوێنێک شتێکە دۆزێتەوە بۆ نمونە ئەو فیلمەی کە لە نێتفلکس بڵاو بۆەوە ئەوەی مێژووی نیاندرتاڵەکان کە باسی نەرامسینەوەوە هزار مێر دەکا چەند هزار ساڵێک مێژووی مرۆڤایەتی ئەباتەوە دووە سۆ ئەم پەیبردنە بەوەی کە ئێمە لەکوێیە بەجێماوین لەکوێیە چه هەڵەیەکمان کردەوە وای لە من کرد کە بەڕاستی بچمە دەرەوەی وڵات و لە ڕۆما ماستەرم کرد لە بواری دیبلۆماسی کولتوری و دیبلۆماسی خەڵک ئەوەی کە با بڵین لە دنیاە دیبلۆماسیەت کە ئیشی پێکرێت دیبلۆماسیەت زیاتر پەیوەستە بە سیاستەوە لە کاتێکە ئەو بوارە بە تەواوەتی بە پێچوانەکەی دەست پێەکە ینی لە سپارتاییەکانەوە لە یۆنانیەکانەوە لە داریوشی فارسەکانەوە ئەمانە لەوێەوە دیبلۆماسیە سەری هەڵاوە و هیچ کام لە هەنگاوە دیبلۆماسیەکان دیبلۆماسی سیاسی نەبوون هەمووی دیبلۆماسی کولتوری بوون مەسەلەن خۆشەویستی کە لە خوسرە و داریوش و ئەوانەیە کاتونەتە منتیقانە لای خەڵکی منتیقانە دروست بووە ئەوەیە کەوتێتی ئێوە جل و کولتور و زمان و ئەدەبیات و هەموو شتێکی خۆتان ئەبێت تەنها ئەوەیە کە من سەرگەورەتانم ئەجینا هەموو شتێکی خۆتان ئەمێنێتەوە بۆیە ینی مەسەرەن ئەو جایەتی کە لە یەکێک لە میلەتەکانی ئەم دەور و پشتەیە بەرامبەر بە کوردەیە ئەوەیە کە ئەڵێ تۆ نابێت زمان و جل و ئەدەبیات و فەرهەنگ و شتی خۆتە هەبێ لەگەڵ ئێمە بیت ناتوانین ئەوە بین بەڕاستیەکەی ئەمەیەکێ لە خەمە گەورەکان بوو کە من ئەمزانینە شوێنەکە برینەکەمان دۆزیەوە ئێستا پێویستمان بە چارەسەرەکەیە بە خۆشحاڵیەوە من بەو ئارەزۆ ڕۆشتم بە جۆرێک لە چارەسەرەکانەوە گەڕاومەتەوە کە هیوادارم دەستگیرۆی زیاتر هەبێ هەم لەلایەن حکوومەتەوە هەم لەلایەن کەرتی تایبەتەوە هەم لەلایەن ئەو کەسانەی کە مشورێک بۆ ئایندە و کولتوری نەتەوەییمان ئەخوازن کەواتێ سەزانی برینەکە لەکوێ و چارەسەرکەش چۆنەکرێت بەڵام پێویستە بە پاڵپشتیە ئەم پاڵپشتیات بۆ من نییە بۆ ئەو پرۆژەیە کە پرۆژەیەکە بۆی کە تۆ دەنگێک لە
لە نەتەوەکەت لە دەرەوە دروستکەی بەڕاستیەکەی چکە ئێستا ئەو ڕێگا چارانەی کە پێویستمان ینی پێویستە بۆ دروستکردنی دەنگی نەتەوەی کورد لە دەرەوە بەڕاستیەکەی لە بەردەستمانە هەیە ئەو پاشخانە گەورە فراوانەیە کە ئێمە کە سەیری دەور پشتی خۆمانەکەین ینی یەک نمونێ بەسیتە پێ ئەڵێم ئەمە یونسکۆ بگرین و بەرینین بۆ نمونیان ئێمە یەکێ لە ڕێگاکانە چکە لە ڕێگەی یونسکۆ تۆ کاتێکە ئەمە دوێنێ بڵاوکردنەوەی کتێبێک بوو کە باز لە شوێنەواری ئامێدیەکە بەڕێزێک لە دانیمارک نووسی بووی توێژەرێکە گرنگی ئەمە چییە؟ ئێستا ئامێدی لە تێنتەتیڤ لیستی یونسکۆیە ئەگەر بچێتە لیستی دائیمی یونسکۆوە ئەمە یعنی تەرجەمەیکەین بۆ زمانی ژمارە و ئەوانە یعنی بەلایانی کەمەوە ملیۆنێک سەردانی کرد لە ساڵەکەیە بەلایانی کەمەوە ینی ملیۆنان دلار بۆ ئەو شوێنە لە ڕێگەی منۆزەماتی عالەمیەوە یعنی زۆر شت کاتێکە تەرجەمەیەکی پێویستمان بەوە هەیە لە چوار وڵاتەکەی دەور و پشتمان ئێمە لە تورکیا و سووریا و عێراق و ئێران 44 سایتی کولتوری هەیە کە یونسکۆ ئەوەی کردوون 21 دانیان لە ناو کوردستانەیە کەواتە ئێمە میلەتێکی زۆر دەوڵەمەندین لە ڕووی کولتوریەوە ئەم سەرمایەی کە هەمانە بەکار نەهاتووە لە دەرەوە چ لە ناو خۆ چ لە دەرەوەش بڕاستی چکە بە دەرەجەی یەکەم مەسلەی کولتور بۆ ئاڵ و گۆڕا ینی بۆ ئەوەیە کە من خۆمە پیشان بم کولتوری خۆمە پیشان بم بۆی بڵێم منیش هەم بەم شێوەیەم و خاڵی ئەساسیش و گرنگیش لە ناو مۆزوعی کولتوریا ئەوەیە کە کولتورێک نییە باشتر بێ و کولتورێک خراپتر بێ هەردووکی بوونیان هەیە تۆ هیت منیش هەم ئێستا ئەو شتێک کە دنیا لەسەری پێیوەستە و ئیشی پێ ئەکات کۆمپیتیشن نییە کە ئۆپێتیشنە یعنی یەکتر شکاندن نییە یەکتر گرتنە بۆ ئەوەی کە شتێکی تازە بەرهەم بێنرێت ئەمانە هەمووی وای کرد کە ڕاستیەکەی من بیر لەوە بکەمەوە کە ئایا ئێمە چۆنی بتوانین لە داهاتووی نەچەندان دووریشە بەڵکو نزیکە ئێمە بتوانین هەنگاوی گەورە بۆ مەسەلەی نەتەوەی هەڵگرین کە خۆشببختانە سەرەتاکانیمان دەست پێ کردووە ئیشەڵڵا هیوادارم پرۆگرام بکەینەوە دانیشین لەسەر سەرکەوتنی پرۆژەکە و ئەو بابەتانی کێسە باسمان بەڵام پێسمە بەڕامێکی ترە بەتەنا لەگەڵ تۆ بەتەنا لەگەڵ خاتونەلیشە ئەوە دڵیا بۆەوە بێ لە پرۆگرامەکانی ئایندا بە تایبەتی لەسەر کەلتوری ئێستا و بابەتی شێواندن و پەروەردەکردنی مناڵ بە پاراستنی کەلتوری کوردیەوانێ خاتونەشمی لە سەرەتای دروست بوونتەوە و ئەو کات کۆمەڵگای کوردی تا ڕادەیەک پیاو سالار و چەقی بووە خانمە نووسەرەکانی ئەو کاتە هاوکاری تۆ بوون پێشنیاریان بۆ کردی یاخۆت تێکسە شعرەکانی توانە خوێنەوە وڵی هەودایگیان ئەگەر دیقەتبەی من تا ئێستاش تۆزێ لە وەسەتەکە دوورم وەکو خۆم ینی ئەو کاتەش من تازە دەرەکەوتم ئایلەکەم ئایلێکی بەڵێن هەر لەک خێزانەکەی خۆم خێزانی گەورە وەکو بەرزنجیەکان خۆتەزانی بە تایفەی بە تایفەی شعر و ئەدەبیات و ئەمە ناسراون بەڵام هیچ کاتێک لە هیچ شوێنێکە هیچ دەقێکی خۆم نایەوە بە هیچ کەسێک پێی بەڵام کە هەڵسەنگاندن کە هەتا بوو بەشداریکردن لە پێشبڕکیەکانە تەنها ئەو دوو جارێکە ئەم جارە کتێبەکەم و جارەکەی پێشوش دەقەکەم لە پشتبێرکەکەیە با بڵین خەڵاتیان بەشداریم کردووە لەبەرەی پێم وان بووە کە ڕەنگە ئامۆژگاریەکان سوودیان هەبێ و هەشیانە بە دڵنیاییەوە بەڵام ویستومە زۆرتر لەسەر پێی خۆم بوەستم و ئەو نەخشەی لە مێشکی خۆمایە بۆ مەسەلەی شار و ئەدەبیات ئەوە پەیڕەو بکەم چونکە بارگاوی بوون بە خەیاڵ و فکری کەسانی تر دەرچوون لێی تۆزێ ئاستەمە کاتێک کە من پێشنیاری شتێک ئەەکەم بۆ کەسێکی گەنجتر لە خۆم پێی ئەڵام تۆ وا مەکە ئاوا بکە ئەمە بە پێی ئەزمموی من ڕەنگە ڕاست بێ بۆ خۆم ڕاستە بۆ ئەو گەنجە ڕاست نییە و بۆ کاتی منیش هەر لە کۆنەوە لە یەکەم کاتەوە کە دەستم کردەوە تەنها برا گەورەکەم هەندێک جار دەقی خۆمم پیشانەیە پێشنیاری پێیان ئەیوت پێویست ناکە ئاوا بکەی ئەم وشێ زیایە ئەتوانی ئاوام شێوازە ئەگینا کەسێک نەبووە کو شاعرەیە کە بە خۆشحاڵی و شاعرە گەورەکان هەمویانەوە نزیک بووم هەم بە ڕووی بەڵێن کەسایەتی بێت وەکو خزمایەتی با بڵێن یاخۆت ئەوە تاکە بڵێم ناسین بێ ببوونی کۆڕ و چوونە دەرەوەکانمەوە بێ بەڵام هیچ کاتێک نەبووە دەقێکی خۆم بنێرم بۆ کەسێک یا کەسایەتی یا هەستخانمێ بەڵێ بڵێم تۆ پێت وایە ئەم نووسینەی من هەر خۆم بە تەنیا دانیشتون کارم کردو لەسەری و دوای ئەوەش کە لەگەڵ سۆران هاوسەرگیریم کرد و هەتا ئەو کتێبەی کە بیدایەت باسم کردەوە دەفتەرەکە پێمە ئەم کۆمەڵێک بۆ چوونی خۆی نووسی بوو لەسەری
ئەوە ئێستش هەروایە کە شتێکە نووسم یەکەم کەس بەمەڵێم دووەم کەس بە ئیدیتەرەکەم ئەڵێم بۆی ئەنێرم ئەڵێم ئەوم کردووە تۆڵی ئەمە باشە ئەگەر ئەوان ئۆکەی بن هەردووکیان بەڕاستی و بەتایبەت سۆران کە پیشانی ئەم و ئەی خوێنینەوەیش هەروایە کە شتێکی تازەکە هەتا بۆ نووسینی شعروینی ژنا بیرۆکێکی هەبە دانیشین بێکەوە باسیەکەین لە گەنجیمانە هیچ کاتێک ئەوم نەکردووە گەنجی ئەڵە لە گەنج زۆر گەنج بووین بەڕاستی ئەو کاتە چونکە ئێستا لە سەرای نووسینەوە چۆنانی ئێستاڵین تقریبان چونکە گەنج زۆر گەنجە بەڕای من گەنج ئیتر ئەو کاتێ من دەستم کرد 15 ساڵ 14 ساڵ یەکەم کۆڕی خۆمم کردووە زۆر زۆر گەنجی ینی وەنیە ئەوە هەر زۆر زۆریانی زۆر بێت تەجروبەی بەڕاستی من شایەتێک بەم ئەو یادگاریە کە باسی کرد مەسەلەی دەفتەرەکە وەرم گرتووانە بەڕاستیەکەی پێوە بڵێم من لەو کاتەیە یعنی کە سەیری نەشمیلێکمە کرد ئەو ڕسمەی کە بینیتان یعنی سەی نەشمیلێکمە کرد بەو گەنجیەوە ئەوانە من نەشمەناسی چاوەڕێی ئەوەمە کرد کە شعرەکانی ها کازی وەی پەپولەی ئێوارەکەی نازام چیەکەی ئەم شتانە بێ بەڵام کە سەیری ناوەڕۆکەکەیم کرد ئێستا خۆی لە تەنیشتمان دانیشتووە نابێ ئاوا بکەم بەڵام بەڕاستیەکەی زۆ جیاواز بوو بۆیە یەکسەر کتێبەکەم داخستەوە و وتم ئەمەی ئەوە نییە من لێرە سەیریکەم دەفتەرەکە بردمەوە بە ئیسراحەت بۆی دانیشتم و یەکسەریش دوایی یەکەم قسم لە جاری داهاتوو ئەو لە عشق لە شعرەوە عاشقی بووی زۆر تێکەڵە نازانم چۆنی بووە بەڵام تۆ زمانی تر ئەزانید یعنی لەبەرەوەی بۆی گومانم هەبوو لەوەی من لەو کاتەیە خەریکی خوێندنەوەی فروغی فروغسات بووم کە تۆپی تواناکانی شعری نوێی ئێرانە تەسەوڕمە کرد کە شتێکی وەرگرت بێ لەوانەوە ینی ڕێی تێنە ئەچوو گەنجێک یا بڵێن چوزام تینەیجێک لێرەیە خەریکی نووسین بێ بەم شێوەیە بنووسێ بۆیە ئێستا ژانی دو پرسیارمەکەم کاگرزگا بەس ئەمە کاکسۆرام زۆر بە کورتی وەڵام من بەرەوانێ هەمیشە پرسیار بۆلام کە من بە پەنجەی دەسەژمێرێن کە دەقەکانیان وەرگێڕاوەتە سەر زمانەکانی تری غەیری کوردی هەم شعرمان هەم ڕۆمانمان هەم چیرۆکمان هەموو ژانەرەکانی تری ئەدەب هیچی کەمتر نییە لە ئەو کەڵا ئەدیبانەی کە لە وڵاتانی تر بۆ ئێمە بوونەتە قوتابخانە و هەموو نووسین و شاکارەکانیان بە شانۆشەوە وەرمانگەڕاو تا ئێسشکاری لەسەرەکەی بۆ ئێمە کارمان بەوە نەکرۆ دەقەکانی ئێمە بابەتەکانی ئێمە بە جیهانی بڕوا بە زمانەکانی تر بۆ ساوتە سەر نووسەرەکان یاخود پەیوەندی بە بابەتی سیاسی و کللتور و ئەوڵی وەکو جەناب تەڵێمە ڕێک بەرنامەی شتری ئەوێت چکە بەڕاستی پرسیارێکی گرنگە و بەڕاستی شتێکی گرنگە کە ئێمە نایکەین ئەکرێ ئەم شتە کراوە ینی من نمونە و بەمێ بۆ نمونەیەکی چۆک و مەریوان هەڵەبجەیی ژمارەیە کتێبی زۆر ئەنتیکە و دەستی یەکی کوردی کردووە بە فارسی و بڵاوە کرێتەوە بەڵام ئەمە دراوسێمانە زۆر نزیکە لە ئێمەوە و یەکتری ئەناسین تا حدێک بەڵام زمانەکانی تر بەڕاستی پێویستی بەوە هەیە کە نالی و مەحوی و شێرکۆ بێکەس و ئەوانە بخوێنەوە پێویستیان بەوەیە کە بزانن بەختیار عەلی چۆن نووسێ یعنی ئێستا بەختیار عەلی بە شێوەیەکی خەست و خۆڵ کە لە ئەڵمانیا تەرجەمە ئەکرێ و بۆ شێوەی پێشوازی لێکرێ خۆ لە خۆیەوە نییە لەبەر ئەوەیە کە کراوە بە زمانی خۆیان و مەسەلەی تەرجەمەش گۆڕینەوەی زمان بۆ زمانێکی تر نییە ینی تەنها تۆ ئەم مۆزوع بکەی بە زمانێکی تر هوەری تەرجەمەکە ئەوەیە کە تۆ کۆنسێپتەکە بگوازیتەوە بۆ ئەو زمانەی تارگێت کراوە ینی ئەمە ئەو شتەیە کە بەڕاستی ئێمە بەداخەوە لەبەر خاڵە ئەساسیەکەی کە هیوادارم جاری داهاتوو بەنامەی داهاتوو لێوە دەست پێ بکەین ئێمە شتێکمان بە ناوی پۆلیسی یاخود پلانی کولتوریەوە نییە دەستخۆش بەرداوامە بم لەگەڵتانە هیوادارم جاری تردانیشین دەرێنەر ترساوەتی بەرداویشی کاتونەما نانا بەڵێنی بەرنامە لێوەرگرتن کاکە بۆیە لە بەرداوامە بم لەگەڵتانە جای تردانیشینەوە بەڵام بەخوا بەیەکەوە فریاناکەوم کاکە زۆر خۆشحاڵ بوو زۆر هەر جوان بەنەر باش هەر سەرکەوتوە بن هیوای سەرکەوتنتان بۆ خوازم یەکێک بوو لەو پرۆگرامانی کە زۆر چێژم لێبێنی و دڵنیان بینەرەکانیشم بە هەماش زۆر سواز بۆ تۆ بۆ بینەرەکان بۆ ئێناتی بۆ هەموو ئەو تیمە جوانەی لە پشتی کامێراوان دەستان خۆش بێت سینەمام هەر نەکرد وەزعکە زۆر باش سەرکەوتوو بن و ماڵتاناوە بێ و هەر لە کللتوری جوان و دڵخۆشی و فەرهەنگی گەوری کوردیدا بتان بینم ماڵتاناوە بێ و خواتان لەگەڵ